بەڵێ بینەرانی خۆشەویست لە خزمەتی هاوڕێ عوسمان زیندانی بەرپرسی حزبی شیوعی کوردستانین. هاوڕێ عوسمان سڵاو لێبێت و زۆر سپاس بەشداری. سپاس بۆ ئێوە و پیرۆزبایی ڕۆژی گیانی ژنان 8 مارس لە ئێوە و لە سەرجەم بینەران و بیسەرانەکەم. زۆر سپاس هاوڕێ عوسمان. بەڕێگمی شۆڕشی ژن ژیان ئازادی لە ڕۆژهەڵاتی کوردستان و بەڕێوەچوونی ئەو شۆڕشە کە ماوەیەکی 6 مانگە بەردەوامە و کار و چالاکیەکانی ڕۆژی 8 مارس لە شاری سلێمانی و بارودۆخی ژنان بەگشتی چۆن بووە لە 8 مارسی ئەم ساڵدا؟ بەڵێ سەرەتا سڵاو دەنێرین بۆ هەموو ژنانێ هەموو پیاو ئازادی خوازانەی ئەمڕۆ لە سەراپاکی سەراسەری کۆماری ئیسلامی ئێرانیە خەریکی شۆڕش و بەرخودان و سەرهەڵدانن دژ بە دواکەوتووی و بە دیکتاتۆریەت و نایەکسانی ئەوە پشتیوانی خۆمان ڕاگەرینەوە کە میشە چۆن هاوپشتی یەکێک بۆ لە ئەکار و سیماکانی بزوتنەوەی یەکسانی خوازی ڕەوشی ژنان بە شێوەیەکی گشتی لە پارێزگای سلێمانی و هەرێمی کوردستان زۆر جیاواز نییە لە ڕەوشی ژنان بە شێوەیەکی گشتی لە ناوچەکەدا. لێرەش سەرباری هەوڵەکانی ڕێکخراوەکانی ژنان هێز و لایەنە چەپەکان و ژنان خۆیان، بەڵام هێشتا تەوژمی دواکەوتووی تەوژمی ئاینی تۆنڕەو هەیە کە دژ بە یەکسانی خوازی، دژ بە هاوسەنگی ڕەگەزی، دژ بە مافەکانی ژنان قسە ئەکەن، لێدوانەدەن، سوکایەتی دەکەن. تا ئێستا پرسی ژن لە نێو پەرلەمان و حکوومەت و دەسەڵاتە چۆتە پێشەوانەیە لە ڕووی قانونیەوانێ، بەڵام لە ڕووی جێبەجێکردنەوە نەیانتوانیوە ئەو بڕگە و بابەت و یاسایانی کە لاریمی کوردستان دەرچۆ بۆ نمونە یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی وەکو پێویست جێبەجێ نابێ. تا ئێستا ژن ئەکوژرێت، تا ئێستا ژن خۆی دەسووتێنێ و هەندێک لە تاوانباران دەرەچن لە یاسا. لەلایەکی ترەوانی مەسەلەی بێکاری لە ناو ژنانە بۆتە بەشێکی گەورەی گرفتەکانی و مشکلاتەکانی کۆمەڵایەتی و ئابووری خەڵکی کوردستان کە هیچ پلانێک لە ناو دەوڵەتان نییە بۆی کە چۆن باڵانسی جەندەری، چۆن هاوسەنگی ڕەگەزی لە پرۆسەی کارە کە کار بەشێکی گرنگە بۆ ئینسان و بەتایبەتی بۆ ئینسانی ژن. ئەمانە هەموو کۆمەڵە مەشاکیل و گرگرفتن و ئەو تەوژمە دینیە کۆنەپەرستانەش لە چەند مانگی ڕابردووە بە بیانووی ئەوەی کە جەندەر بەشێکە نییە لە مافەکانی ئینسان و پێچەوانەی ڕەوشت و ئاکاری مرۆڤایەتیە. بێگومانەمە ئەدعایەکی جاهیلانەیە، ڕاست نییە. ئەمە یەکەم جاریشیان نیە. پێشتر دژی پەرلەمان قسەیانە کرد، دەیان و ئەمە کفرە، پێشتر لەسەر ئەلمانێت قسەیانە کرد، ئێستا لەسەر جەندەریش. لەبەرەوە هێرشێکی گەورەکرا، بەڵام خۆشبەختانە هەر ئەم ساڵ لە سلێمانی و لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی لەسەر پرسی جەندەریش و لەسەر پرسی ڕوبەڕووبوونەوەی ئەو هێرشانە لەلایەن هەندێک لە بانگخواز و هەندێک لە مینبەرە دواکەوتوەکانەوانێ ئەمڕۆ 8 مارس لە سلێمانی و دوێنێ پێرێ و بەرنامەشە وەسبێنێ زۆر بەرز ڕاگیرا و شکۆداکرا. ئەمڕۆ لە پارکی گشتی خۆ ناڕزایەتێکی جەماوەری دەربڕا و لەوێ بەیاننامەیەک خوێنرایەوە و لە هەمان کاتیشە دوێنێ دیداری ڕۆژی گیانی ژنان لەلایەن 3 پارتی چەپی کوردستانی و لەگەڵ هاوپەیمانی ژنان کە 25 ڕێکخراون 8 پانێڵیان تەقدیم کرد و ڕێکخراوی کێتی ژنان مەراسیمێکی تایبەتی شانۆی پێشکەش کردبوو و بەشێک لە ژنانی تری لایەنە سیاسیەکان سەعات 2 خۆپیشاندانیان کرد و لە بەشێک لە زانکۆکانی هەرێمی کوردستان بە تایبەتی لە سلێمانی کە بە یەکەمین جارە 8 مارس بەرز ڕاگیرا. یعنی ئەمانە ئاماژەیەکی پرشنگدارن بەوەی کە خۆری ئازادی ژنان بەرەو بەرزی ئەچێت، قەت جەوی تاریک پرستی ناتوانێ ئەم ئاسمانی ئازادی ئینسان ڕابگرێ و بە تایبەتیش بەرنامە هەیە بۆ لە داهاتووە کار و چالاکی باشتر ئەنجام بدرێ. زۆر سپاس هاوڕێ عوسمان. پێیانتان بۆ 8 مارسی ئەمساڵ چییە؟ ئاوێ ڕای پیرۆزباییمان وەک حزبی شیوعی کوردستان جەختەکەینەوە سەر ئەو بەرنامەنجە ئینسانی کە خۆمان هەمانە کەویش ئازادی و یەکسانیە لە پێنا لە نێوان ئینسانەکانە و هەوڵە دەین لە نێو پەرلەمان خەباتی یاسایی بکەین، لە شەقام خەباتی جەماوەری، لە ڕاگەیاندنەکان خەباتی هۆشیارکردنەوەی خەڵک بە شێوەیەکی گشتی هەم ژنان هەم پیاوان بە بنەماکانی مافی مرۆڤ لە بەرەوەی لە جاڕنامەی گردوونی مافی مرۆڤە بەشێکی گەورەی تایە بۆ مافی یەکسانی ژن و پیا و بە مافی کارکردنی ژنان بۆ دابینکردنی بیمە بۆ ژنانی کرێکار. هەموو ئەمانە بەشێکن لەبەرەوە مەسەلەی پرسی ژن پرسێکی ئینسانیە پێشەوەی پرسێکی ئایدۆلۆژی و حزبی بێ، پرسێکی مرۆڤ دۆستیە. ئێمە بە کەڵک وەرگتن لە میساقانی و دەوڵەتەکان، بە کەڵک وەرگتن لە جاڕنامەی گردوونی مافی مرۆڤ، بە کەڵک وەرگتن لە بنەماکانی مارکسیزم بە بەردەوامی خەباتمان کردووە لە
شەقام لە ڕاگەیاندن لە نێو پەرلەمان و لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی و ئاراستەیەکیشمان گرتوتە بەر لەگەڵ ڕێکخراوەکانی ژنان وەک لیژنەی هاوبەشی کاری چەپ کە حزبی شوعی کوردستان، حزبی زەحمەتکێشانی کوردستان و بزوتنەوەی دیموکراتی گەلی کوردستان ئەم سێ پارتن هەوڵی ژەدەین ئەم مەودای بکارکردنە فراوانتر کەین لەگەڵ هێزولایانی تری چەپ لەگەڵ خەڵکی ئەکادیمیستی لە خەڵکی مامۆستای زانکۆ و هونەرمەندانی شۆڕژگێر لەگەڵ هەموو ئەوانەیە ینی مەوداکانی کارکردنی خەبات لە پێناو ئازادی و یەکسانیە هەوڵی بەرفراوانکردنی دەین. زۆر سپاس بۆ بەشداریتان. سپاس بۆ ئێوە و تەلەڤیزیۆنی کۆمەڵا دەستخۆشیتان لێکە من ناوەناوەنی کە لە ئیمکانم هەبێ چاوم لە بەرنامەکانی کردووە کە تەلەڤیزیۆنێکی پێشکەوتووە و پەیامی ئینسانی گەورە ئادامیشە سەرکەوتوو بنێوەش. زۆر سپاس. سپاس بۆ ئێوە. بەڵێ لە خزمەتی هاوڕێ ئەسرین ڕەحیمین. هاوڕێ ئەسرین زۆر سپاس و بفەرمونون پەیامتان بۆ 8 مارسی ئەمساڵ چییە؟ بەڵێ چاوانگیان منیش بە نۆبەی خۆم 8 مارس ڕۆژی جەهانی ژن پیرۆزبایی یەکەم لە هەموو ژنان و پیاوانی ئازادی خواز و بەتایبەت ئەو ژنانەی کە لە ئێرانە لە ژێر ستەمی جمهوریە ئیسلامی و لە خراوترین شەرایەتە خەریکن لە خیابانەکان و لە شەقامەکان ئێرانە خەباتەکەن و وەسەری تەعزیمیش دانەوێنم بۆ ئەو کەسانەی کە تا ئاخرین دقیقەی گیان لە دەستانیان خیابانەکان ئێرانیان چۆڵ نەکرد و گیانی ئازیزیان بەخت کرد و هەروەها وەکو پێشمەرگەی کۆمەڵە پیرۆزبایی ئەم ڕۆژە لە تواوی هاوڕێیانم دەکەم. زۆر سپاس. بەڵێ خۆشەویستان لە خزمەتی هاوڕێ ئیلهام ئەمجەدین. هاوڕێ ئیلهام سڵاو لێبێت و پەیامت بۆ 8 مارسی ئەمساڵ چییە؟ سڵامم کاتەدان باش. بە ناوی ژینا ژن ژیان ئازادی 8 مارس پیرۆز بێ لە هەموو ژنانی دنیا بە تایبەت لە ژنانی ئازادی خواز و تەبەقەی کرێکار. زۆر سپاس. باشبی قوربانە سپاس. بەڵێ بینەرانی خۆشەویست لە خزمەتی هاوڕێش لێر یوسفین. هاوڕێش لێر سڵاو لێبێت و زۆر سپاس و پەیامتان بۆ 8 مارسی ئەمساڵ چییە؟ زۆر سپاس سڵاو لە ئێوەیش و لە بینەرانی خۆشەویست دەستخۆشیتان لێ یەکەم بۆ بەنامە جوانەتان. منیش بە نۆبەی خۆم پیرۆزبایی 8 مارسەکەم لە تواو ژنانی جیهان بە تایبەت شێرە ژنانی ئێران. هیوادارم ڕۆژێک بێت کە لە ئێرانێکی ئازادا لە جیهانێکی بەرابەردا ئەو ڕۆژە جەژن بگرین و ژن ژیان ئازادی دەستان خۆش بێ. زۆر سپاس. سپاس. بەڵێ بینەرانی خۆشەویست لە خزمەتی هاوڕێ مۆژگان یوسفین. هاوڕێ مۆژگان سڵاو لێبێت و زۆر سپاس بۆ بفەرمونون پەیامتان بۆ 8 مارسی ئەمساڵ چییە؟ سلام هاوڕێ چاوان پیرۆز بێ 8 مارس ڕۆژی جەهانی ژن لە تەواو ژنانی شۆڕژگێری جیهان. زۆر سپاس. بەڵێ لە خزمەتی هاوڕێ زارا مەحمودین. هاوڕێ زارا سڵاو لێبێت و زۆر سپاس بۆ بفەرمونون پەیامتان بۆ 8 مارسی ئەمساڵ چییە؟ سڵاو لە ئێوەش سەرەتا بە خێراتنی هاوڕێیان تەلەڤیزیۆنەکەم 8 مارس ڕۆژی جیهانی ژن لە تواو ژنان و پیاوانی ئازادی خوازی کوردستان پیرۆز بێت بژی شۆڕژی ژینا ژن ژیان ئازاد. بەڵێ خۆشەویستان لە خزمەتی هاوڕێ مینا سڵتانین. هاوڕێ مینا سڵاو لێبێت و زۆر سپاس و بفەرمونون پەیامتان بۆ 8 مارسی ئەمساڵ چییە؟ سڵاو و دەستخۆشش لە ئێوە دەکەم. پەیامی منەوە بۆ 8 مارس ڕۆژی جەهانی ژن پیرۆزبایی لە تەوای دایکانی شەهیدان خوشکان تەوای ژنانی کوردستان دەکەم. زۆر سپاس. سپاس بۆ تۆش. بەڵێ لە خزمەتی هاوڕێ ئیلهام فەتحین. هاوڕێ ئیلهام سڵاو و سپاس و پەیامتان بۆ ئەم ڕۆژە چییە؟ سڵاو ڕێزم هەیە بۆ تەلەڤیزیۆنی کۆمەڵا و هەروەها هاوکارانی تەلەڤیزیۆن. ڕۆژی 8 مارس هێمای مێژوویەک لە خەباتی ژنانی جیهانە. 8 مارس ڕۆژی خەباتکارانی ژنانی جیهان لە ساڵی 1957 زائینیە کە لەو ساڵەدا کرێکارانی ژنان لە کارگای نەساجی شاری نیویۆرکی ئەمریکادا بە بۆنەی نادادپەروەری و حەقدەستی کەمەوە و هەروەها ئەستەم و زۆڵمێکە پێیان دەکریا ئەو ڕۆژیانە بە ناوی ڕۆژی 8 مارس ناوگوزاری کرد. منیش بە بۆنەی ئەم ڕۆژە و کە ناوگوزاری بە 8 مارس کردیاوە گەرەکمە پەیامی خۆم تەقدیمی تەلەڤیزیۆنی کۆمەڵەکەم. هەروەها شۆڕشی ئیمساڵ زۆر جیاوازترە. مەسەڵەن گەرەکمە ئەوە بەحس بکەم کە
ئیمساڵ لەم شەرایەتەیەکە لەم بارودۆخەیەکە لە ناو ڕۆژهەڵاتە پێش هاتووە شۆڕشی ژینا لە دوای قەتڵە حکوومەتی ژینا ئەمینیە لە ڕۆژهەڵاتە و بە یارمەتی هاوڵێیان و خەڵکی ئازادیخوازی ڕۆژهەڵاتە و بە پێشوو بەڵکو ئیمساڵ ڕۆژی 8 مارس زۆر جیاوازتر لە ساڵانی پێشووە و ژنانی ڕۆژهەڵات ئیمساڵ لە ناو بزوتنەوەکانی ڕۆژهەڵاتە بە تەواوی جیهان نیشانیاندا کە ژنان نیوەی کۆمەلگان نین بەناوێت بە عنوانی جنسی دووەم تواشایان کەین بەڵکو ژنان نەقشی سەرەکی خۆیان ناو بزوتنەوەکانە نیشاندا و ئەوانە نەقشی ئەسڵیان بوو ناو ئەم شۆڕشی ژینا منیش وەکو پێشمەرگەی کۆمەڵە پیرۆزبایی خۆم ئاراستەی هەموو ڕەفیقەکان و هاوسەنگەرەکان مەکەم و هەروەها ئەم ڕۆژە تایبەتە بە تەواو بنەماڵەی شەهیدانی ڕێگای ئازادی و خەڵکی ئازادیخوازی ئێران و جیهان پیرۆزبایی دەکەم شکۆدار بێت 8 مارس ڕۆژی جیهانی ژن و هەروەها بەردەوام بێت و سەرکەوێت شۆڕشی ژینا بە ناوی ژن ژیان ئازادی پیرۆزبایتان لێکەم زۆر سپاس هاوڕێ چاوان زۆر سپاس دەستان خۆش بێت بەڵێ خۆشەویستان لە خزمەتی هاوڕێ ئەدیب عەرەبین هاوڕێ ئەدیب سڵاو لێبێت و زۆر سپاس بۆ بفەرمونون پەیامتان بۆ 8 مارسی ئەمساڵ چییە؟ زۆر سپاس بۆیەوە و هەموو بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵا ئەوترێ ئینسان کافیەکە بە ژێر ستەم بە ژێر ڕەنج بە برسیەتی بەوانە عادەت کات تا هیچ وەختێ فکر لە ئازادی نەکاتەوە هەر بۆیە ڕۆژی 8 مارس لە نەهادی خۆیان ڕۆژێکە بۆ لە ناوچوونی هەر چەشنە ستەمێکی تەبەقاتی و تاریخچەی 8 مارس ئەگەڕێتەوە بۆ تاریخچەی 8 مارس یاین بە ڕەسمیەت ناسینی ڕۆژی 8 مارس کارزار و نەتیجەی کارزار و زەحمات و مبارزاتی فمینیستە ئەمریکایی و ئوروپای غەربیەکان بوو کە ئەوەڵین کشوەرێک توانی ئەم ڕۆژە بەڕەسمیەت بناسێت شۆڕەوی سابق بوو ئەوترێ کە لەنین بە پیشنەهادی ژنێکی مبارز و شۆڕژگێری بولغار ئەم ڕۆژێ بەڕەسمیەت ناسی و لە دوای ئەو بلووکی شەرق کە پەیوەست ببوو بە شۆڕەوی سابقۆ بلووکی شەرقیش ئەم ڕۆژەی بەڕەسمیەت ناسی و دوای ئەوە دووبارە تەزاهوراتێکی تر دەستی پێکردەوە فەمینیستە ئوروپاییەکان و ئەمریکایەکان تەزاهوراتێکی تریان دەست پێکردەوە و هەر بۆیە ئەم ڕۆژە لە ئینحساری بلووکی شەرقە هاتە دەرەوە توانیان ئەوانیش لە بلووکی لە ئوروپای غەربی و ئەمریکا ئەم ڕۆژە بەرز ڕابگرن و ئەوەڵین کشوەر لە ئوروپای غەربیا کە ئەم ڕۆژەی جەژنگرت بلژیک بوو بە حزوری 800 ژنۆ و دوای ئەوەیش سازمان مللی متحد یەک دانە قەتعنامە ئیمزا کرد و لەم قەتعنامە بە تەواوی ئەو کشوەرانەی کە لە ژێر سایەی لە ناو سازمان مللی متحدا بوون وتی پیکە ئەم ڕۆژە جەژن بگرن و ئەوەڵین دەفحەیەکیش کە لە ئێران ئەم ڕۆژە جەژنگیرە دقیقەن 1 مانگ لە هاتنە سەرکاری جمهوری ئیسلامی بوو کە ژنان ڕژانە سەر خیابان و دروشمیان وت بۆ لاچوونی حجابی ئیجباری و ئازادی پوششیان بێت کە بە مخالفەتی شەدیدی هەوادارانی ڕژیمی ئیسلامی و حیزبوڵڵاهیەکان ڕوبەڕوو بووە و ئەم تەزاوراتیان ئەم خۆپیشاندان موردی حمله قراردا و ژنانێکی زۆریان خستە بند و ژنانێکی زۆریشیان گرت و دوای ئەوە ڕژیمی ئیسلامی ئیعلامی کرد کە تەنها ڕۆژی ڕەسمی لە ئێرانە کە بە ناوی ڕۆژی ژن ناوی لێ ئەبرێ ڕۆژی لەدایکبوونی فاتمەی زەهرا کچی محەممەد پێغەمەری ئیسلامە وەلێ ژنانی ئازادی خواز و مبارزی ئێران تەنها ڕۆژی 8 مارس بە ڕۆژی جیهانی ژن لەناوە برێ زۆر سپاس بۆیەوە زۆر سپاس بەڵێ بینەرانی خۆشەویست لە خزمەتی هاوڕێ گۆڵنازین هاوڕێ گۆڵناز سڵاو لێبێت و زۆر سپاس تەبعاً 8 مارسی ئەمساڵ لە بارودۆخێکی زۆر تایبەتدا بەڕێوەچوو پەیامی ئێوە وەکو پێشمەرگەیەکی دیرینی کۆمەڵە کە ساڵهایە لە نێو ڕیزەکانی پێشمەرگەی کۆمەڵە زانی و لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە کار دەکەن چییە؟ منیش سڵام هەیە بۆ ئێوە بۆ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و هەروە هەموو هاوڕێیان و هاوکارانم لەم تەلەڤیزیۆنە کە ئەرک و زەحمەتێکی زۆریان کێشاوە ئەم ماوەیە سەرەتا پیرۆزبایی 8 مارس ڕۆژی جیهانی ژن
دەکەم لە هەموو ژنان و پیاوانی ئازادی خواز و بەرابەری تەڵەبی ئێران و کوردستان ئەگەر بمانەوێ پەیامێ بێژین خەڵکی کوردستان و خەڵکی ئێران خۆیان زۆر شارەزان و زۆر باش زانن کە پەیامی ئێمە لەم ڕۆژەدا چییە چون سەرڕای هەموو کەسب و کۆسپەکان کە لەبەر ڕێگەمانە بووە وەکو تەلەڤیزیۆنی کۆمەڵا هەوڵی خۆمانماندا کە ئەرکەکانمان بۆ 8 مارسی ئەمساڵ بەباشی بۆی نەڕێەوە بۆیە من ئەمەوێ لەسەر تاریخچەیە کە ژنانی ئێران لە 44 ساڵی ڕابردوودا هاتوونە مەیدانی مبارزە و لە بەرابەر کۆماری ئیسلامیدا مبارزەیان کرێت تۆزێ باسکەم ئەویش کاتمان نییە بەهۆی کەمی کاتەکە بە کورتی باسیەکەم لە 44 ساڵی ڕابردوودا کۆماری ئیسلامی زۆر هەوڵی داوە کە ژنان بخاتە پەراوێزەوە بەڵام هەمومانە بینین کە نەیتوانیوە ئەگەر بمانەوێ مێژووەکەی باسکەین لە ساڵی 57 کە کۆماری ئیسلامی هاتووە سەرکار ئەوڵین هێرشەکانی بۆ سەر ژنان بووە هەرەوەی کە خومینی فەرمانی حیجابی ئیجباری داوە ژنان لە 8 مارسی هەرەو ساڵەدا هاتنە خیابان و نەیانوت بە کۆماری ئیسلامی ئەمە یەکێک لە حرەکەتەکان بوو کە ژنان لە 44 ساڵی ڕابردوودا نسبەت بە کۆماری ئیسلامی و حیجابی ئیجباری ئەنجامیان داوە ئەمە هەموو ساڵێک ژنان هەنگاوی تازەیان هەڵگردووە ینی بزوتنەوەی ژنان توانیوە هەنگاوی تازە بەرەو پێش بنێ ئەگەر لە 96 و 98 و هەموو ئەو ئاخێزانەی کە لە چەند ساڵی ڕابردوودا چاوی لەکەین ژنان پێشنگایەتی ئەم ئاخێزەیان کردووە و لە احتسابات لە مانگرتنی معلمانە بگرە پەرستارانە بوو هەمووی ئەمانە دەور و نەقشی ژنان بەباشی ئەتوانی باسکەین لە 1400 هەتاویش دوای مەرگی جوانە مەرگ ژینا ئەمینی کە لە تاران بەدەستی گەشتی ئەرشاد کوژرا لەوێ جرێقەکەی لە کوردستانەوە لە شاری سەقزی قارەمانەوە لێدراوە لەوێ بوو بە هەوێنی ئەوەی کە شۆڕشی ژن ژیان ئازادی دەست پێکە شۆڕشی ژن ژیان ئازادی شۆڕشێکی بوو کە هەموو خاست و متاڵباتی ژنان و پیاوانی ئازادی خواز و هەموو چین و توێژەکانی کۆمەلگای بەخۆیەوە گرت دەتوانین بێژین کە شۆڕشی ژینا شۆڕشێک بوو کە زەرورەتێکی تاریخی بوو ئەبێ ڕووی بدایە بەهۆی ئەو وەزعیەتەی کە لە ئێستا لە ئێرانە هەیە ئەو وەزعیەتی فەقر و گرانی و نەداری و هەژاری کە کۆماری ئیسلامی بۆ خەڵکی ئێران و کوردستان خوڵقانیوێتی لە 44 ساڵی ڕابردوودا ئێمە چاومان لێکەی ئەگەر چاوی لێکەین کۆماری ئیسلامی زۆر هەوڵی داوەکە دووبەرەکی لە بینی خەڵکی کوردستان و باقی شارەکانی ئێرانە دروستکە بەڵام بە خۆشحاڵیەوە شۆڕشی ژینا و لەژێر دروشمی ژن ژیان ئازادی ئەوەی بۆ کۆماری ئیسلامی بەڵقی سەر ئاو کرد ئەگەر چاوی لێکەین ئێستا کوردستان چاو چرای تەواوی ئێرانە بەهۆی ئەو یەکگرتوویە و کە خەڵکی ئێران و کوردستان بۆ یەک بێتی بۆیە شۆڕشی ژینا بە باوەڕی من زەرورەتێکی تاریخیە و هەنگاوەکانی بەرەو پێشە چێنەک و بەرەو دووە بۆیە کۆمەلگای ئێران تازە وەکو 6 مانگی ڕابردووی پێنایێتەوە و خەڵکیش تازە ئەگەر جاران بۆ ڕێفۆرم لە 96 و 98دا هاتنە خیابان ئەمڕا بۆ ڕوخانی کۆماری ئیسلامی لە دروشمەکانە دەیبینین هەر لە چەند ڕۆژی ڕابردوودا دوای ئەوەی کە دوای 3 مانگ ژەهراویکردنی کچان لە قوتابخانەکانە دیمان کە لە دوێکە کە مانگرتنێک لەلایەن ئەحزاب و جەریاناتێکە و کە خۆشناون لە ناو کوردستانە ئەم مانگرتنە بە خۆشحاڵیەوە و جواوی وەرگرت و بینیمان کە معلمان و فەرهەنگیان چۆن کۆبوونەوەیان بەڕێخست و داوای ئەوەیان کرد ئەبێ ئامڵان و ئامرانی ئەم مەسمومیەتانە دەستگیری بکرێ بۆیە بە باوەڕی من شۆڕشی ژینا شۆڕشێک بوو کە ژنان لە هەموو کەسب و کۆسپەکان هاتنە دەرەوە هەموو ئەو سونەتە دواکەوتوانەی کە لا دوێنێ لە ناو کۆمەلگای ئێرانە بوو پاڵیان پێوەنیاوە پەرتیان کرد ئەو هەرو مەدرسانە بوو کە کچان کتێوەکانیان هاورد و عکسەکانی خومینی و خامنەییان ئاگرەدا و لەژێر پێلەقا تووڕیانەدا بۆیە مەبەستمەوەی بێژم کە شۆڕشی ژینا شۆڕشێک بوو کە زەرورەتێکی تاریخی بوو و مەرزەکانی هەتا تێپەڕان ئێستا گەر چاولێکەکەی تا دوێنێ لە وڵاتانی ئەوروپایی لەوانەیە زۆر لە بارودۆخی ژنان ئاگادار نەبوون بەڵام بەهۆی شۆڕشی ژینا و ئەو کۆمەلگایە کە ئێستا دروست بووە هەموو خەڵک و هەموو ئەو ئینسانە ئازادی خواز و بەرابەری سەڵەمانە هەوڵەدەن کە شۆڕشی ژینا بەرەو پێش بن بۆیە شۆڕشی ژینا نەوەستاوە و ئێستا تاکتیکی گۆڕاوە ئەگەر ئێستا لە خیابانانیە بۆەوەیە کە هەموو شۆڕشەکان ئەمانەیان هەیە و ئەبێ بۆ ماوەیەک کورت وەکو ئیستراحەتێکی بێ دواتر بێنەوە خیابان بۆیە شۆڕشی ژینا شۆڕشێکە کە هەمومانەوێ هەوڵی بۆ بین بۆەوەی کە بتوانین بەردەوام بێت و تا سەرکەوتن نەسرەوین زۆر سپاس زۆر سپاس بۆیەوە بۆ هاوڕێیانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە زۆر سپاس بژی یەکگرتوویمان بژی ڕێبازمان بژی ژن ژیان ئازادی